بخاك وزيد بنوا بخاك وزيد لم سفرا بشيمانم بشيمان لم سفرا بشيمان تینوی قومه آوی ساردی تینوی قومه آوی ساردی کانی یکی نیشتیمانم بشيمان لم سفر بشيمان دڵم بەستی لەم غوربەتەوە لەسەر ماڕق هەڵهاتم دڵم بەستی لەم غوربەتەوە لەسەر ماڕق هەڵهاتم توخوا یاران بەر لە مەرگم بنەوە بۆ وڵاتم توخوا یاران بەر لە مەرگم بنەوە بۆ وڵاتم لەم غوربەتە پڕ خەمەدا جەرگ و دڵم کون بووە لەم غوربەتە پڕ خەمەدا جەرگ و دڵم کون بووە ڕێگە شادی و بەختەوەریم وەک مناڵی لێون بووە بنەوە بۆ لای دایکم بنەوە با تێربوونی هەناسەیکەم هیجری ئازاری داوم نازانم چۆن پێناسەیکەم نازانم چۆن پێناسەیکەم بنەوە بۆ کوردستان بنەوە بۆ کوردستان تا غەریبی نەیسووتاندوم بنەوە بۆ کوردستان تا غەریبی نەیسووتاندوم تا خەزانی دووری وڵات وەکو پاییز نەیوەراندوم بنەوە بخاک وزێد لەم سەفەرە پەشیمانم تینوی قومێ ئاوی ساردی کانی یەکی نیشتیمانم بشيمان لم سفر بشيمان بنەوە بۆ کوردستان بنەوە بۆ لای دایکم بنەوە بۆ لای یاران لەم سەفەرە پەشیمانم بنەوە بۆ کوردستان بنەوە بۆ لای دایکم بنەوە بۆ لای یاران لەم سەفەرە پەشیمانم لەم سەفەرە پەشیمانم